من 5 ساڵ بۆ 6 ساڵ پێی سەوتارێکم هەیە ئەڵێم مەڕۆن مزاهرە بۆ قودس مەکەن. نەڕوا بۆ مزاهرە بۆ قودس، کەس نەڕوا. ڕەنگەی ساکە خەڵک بڵێ مامۆستا عادیل بۆچی ڕێ بۆ بانجادە؟ کۆمەڵێ پێیج ئەمەیان قۆستەتەوە تا مامۆستا عادیل ئەڵێ دیفاع لە عەرەب مەکەن و دیفاع لە قودس مەکەن و ئیلە ئاخری. منیش پێتان ئەڵێم وەکو کۆلای فرێش چۆنەها فێر پیزا خواردم دەڵێ پیزایە فرێشمان بۆ بێنە بە دیلیڤەری. منیش خۆم لە با مینبەرەوە بە فرێشی پێتان ئەڵێم من ئێستەشی پێوە بڕوان بە مزاهرات و ئیدانەکردن نییە. ما أخذ بالسلاح لا يردها إلا السلاح. ئەوەی کە بە شەق وەرئەگیرێ بە شەق ئەسەنرێتەوە. من بڕوان بە شۆڕشە، بڕوان بەوە نییە کابرایەکی فەڵەستینی وڵاتی داگیر کراوە بڕە وڵا ئیدانەی کا داوا لە ئومەمی متحیدە بکە. ئومەمی متحیدە چێ دروستی کرد؟ ئەمریکا. ئومەمی متحیدە چێ دروستی کرد؟ ئەوروپا. ساڕوغی بۆ ئەنێرێ، هێزی بۆ ئەنێرێ. بۆیە خۆشەویستان من ئێستەش وتومە و 100 ساڵی تریش ئەیڵێم من بڕوان بە پەڕەشوتەکانە چووەتە ئەو دیوە، بڕوان بە هێزەکەیە کە چووەتە ئەو دیوە دیفاع لە خاکی خۆیەکە. تۆیەکی مەلا و کوردانشتی لە ماڵی خۆتا لە پشتی فەیسبووکەوە وەڵا ئەمە ئاید فڵانە کەسە و ئەوە ئاید فڵانە کەسە و ئەوە لە فڵانە شوێنایە. مەوزوعێکی شەرعی و حەقێکی شەرعی خۆیان و داوایان کردووە.